بەڵێ بەڕێزان بەردەوامین لە سەر درێژەی گفتووەکەمان لەگەڵ بەڕێز نووسەر و سیاسەتوان کاک حەمید مەلاکەریم. کاک حەمید جان ببوورە لەوێ ڕامگرتیت کە وتم بەهادی نووری سکرتێری حیزبی شوێی عراقی و دامەزرێن و سکرتێری بستنەوەی دیموکراسی خوازان لە دیدارێکی تەلەڤیزیۆنی ئاڵێت ئێمە بڕێک دەروێشانە دوای شوێعێت و سۆڤێت کەوت بووین. تۆ لەم بارەیەوە چی ئەڵێیت؟ بەلامەوە ڕاستەکە نەک تەنها ئێمە لە زۆر وڵاتە ئەتوانم بڵێم بە تایبەتی لە وڵاتە پاشکەوتووەکانە خەڵقێکی زۆر دەروێشانە شوێنی فکرەکە کەوتبوو. ئەمە بۆ نەوێ خاصیش بێ بە شوێتەوە حتا دەروێشانە سواری شوێنی مسلمانەتیش کەوتوون. یعنی ئیسا مسلمانەتی ئەگە تەماشای بکەی زۆری فەرقە لەو مسلمانەتی کە خەڵک جێبەجێیەکەن. ئەوەی کە خوا فەرموویەتی ئەوەی کە پیامبەر فەرموویەتی زۆری جیایە لەوەی کە خەڵق تەطبیقێکە لە سلوکی ڕۆژانەیە. ئەوەندەی عادەتە ئەوەندە عیبادەت نییە. میسالێکی زۆر جوانە ئەوەندەی کە عادەتە ئەوەندەی عیبادەت نییە. لەبەرەوە زۆر کەسی وا هەبووە ئەوەن ئەڵێ مەسەڵەن ئیسا ڕابعی عەدەویە یەکێکە لە متەسەویفە لە ژنانی سۆفی و ژنێکی زۆر مسڵمان بووە ئەڵێن نە بەتەمای بەهەشت عیبادەتی بووەکەم بەخواڵێ نە لە ترسی جەهەنم هەر خۆشمەوی ئەوە گەیشتوەتە مستەوایەکی بەرزیاری دیشەکەیە. جا مەقسەم ئەوەیە ئەم ئەفکارانە هەمویان قاسمێکی مشتەرەکیان هەیە، شتێک هەیە هەمویان یەکەخات. هەر کەسێ بۆ هیندی خۆی، هەر کەسێ بۆ مەزەبی خۆی، بۆ دینی خۆی، بۆ ئایدیای خۆی عینی حیسابی هەیە. ئەوەی کە شیوعیەک بۆ شوێنێتەکە لە حیسابی خۆیان مسلمانێکیش ڕاستیش بۆ مسلمانەتیەکە، مەسیحیەتی ڕاستیش بۆ مەسیحیەتی خۆیەکە هەروایە. ئەوە طبیعەتی بەشەریەتە. جا لەبەرەوە فعلاً زۆری وا بۆ دەروێشانە بووە. تێی نەگەیشتوین ئێمە تەنها یەک شتمان ئاین بووە کە تەطبیقی مەسلحەتەکەمان جێبەجێ بێت بە دوایانە ئەو خەڵقە کە شوێنی ئەو فکرە کەوتووە بە دوای مەسالیحی حەقیقی خۆیان کەوتووە یا مەسالیحی خۆی ومە لە عینی وەختا مەسالیحی نیشتمانی و میلەتەکەیش چەندێ مستەوای باشتر بوو بێ پێگەیشتوتر بوو بێ لە خۆیەوە بەرز بۆتەوە بۆ خەڵقیش بۆ وڵاتیش بۆ نیشتمانیش. ئەگەر ڕاستەکە تا چەند حیزبی شوێعی بەدیهێنەری ئەو ئامانجوو ئازادی خوازە چینایەتیە بوو کە لە دروشمەکانیا بانگەشەی بۆەوە کرد. من ناتوانم یعنی بەقاسی بڵێم جوابێکی وەردی ئەمەتەمەوە چونکی من لەو بوارە چینایەتیانە ئیشم نەکردووە ئەوەندە. من لە بوارێکی نیشتمانیە بۆ حیزبی شوێعی ئیشم کردووە کە زیاتر مەسالیحی چینایەتیتیانە بۆ یعنی تێخۆشەرێکی جوتیاری ناو جوتیاران نەبووم، تێخۆشەرێکی ناو کرێکاران نەبووم. بەڵام لە عینی وەختا ئەوەندەی کە حسی پێکرد بێ و ئەوەندەی سیاسەتەکەی ڕاز بوو بێ ئیشی بۆ کردووە و بیتەکیید هینیشی هەبووە دواکەوتنیشی تیا هەبووە. بەڵام دروشمەکانی سوسیالیزم دروشمێک نەبوون تایبەت بنەتەوەیەک ئەوەندەی کە ئومەوی بوون مەسەلەن بانگەشە بۆ یەگرتنی کرێکارانی جیهانەکە نە کرێکارانی کوردستان. من لەو ڕوانگەەوە پرسیارەکەم ئەو دروشمە قەبانە چەند خەونی یۆتۆپی بوون، چەند واقعی بوون لە بەدیهێنانی ئامانجەکان یا پراکتیزەکردنی دروشمەکانی حیزبی شوێیە چەند توانیوێت ئێم ئامانجان پەیامە بگەێنێت حیزبی شوێعی. مەبەستی پرسیارەکەم ئەوەیە مەسەن ئێستا حیزبی شوێعی لە وەختا کە بەنیشاط بۆ فعالیەتی بۆ ناو خەڵقا و بۆ کرێکارانی هیچی کردووە. بەو یاعتیبارە عێراق وڵاتێکە جوغرافیایەکی سیاسی هەیە، وڵاتێکە یەک پارچەیە، هێشتا کوردیان نەبووەوە لە عەرەبیان نەبووەوە لە کورد نەیتوانیوە تەنها ئیش بۆ کرێکارانی کوردستان بکە، ئیشی بۆ کرێکارانی عێراق بە هەموویەوە کردووە بە کورد و عەرەبیەوە. ممکنە لە قۆناغێکە ئەگەر وەزعی نەتەوەیی لە کوردستانە ئەگەر بۆ پێشەوە بڕۆیشتایە و لە عینی وەختا حیزبی شوێعیش ئەو نفوزە جەماهیریەی مابووایە ئیمکانی ئەوەی هەبوو تەنزیماتێکی تایبەتی بۆ نەقاباتی کوردستان دروست بکە و بیخاتە یەک لەگەڵ تەنزیماتی کرێکارانی عێراقیە و ئەمە هیچ مانیعیشی نییە. مەسەڵەن ئێستا لە ئیتحادی سۆڤێتیا بڵێن جمهوریەتەکان هەبوون، ئەم جمهوریەتانە سەربەخۆیان چەندێ بوو بێ نەبوو بێ ئەمە مەوزوعێکی ترە. بەڵام نەقاباتی کرێکارانی ئازەربایجان یا هی مۆڵداڤیا یا هی رووسیا هیەکێکیان غەیری نەقاباتی سۆڤێتی بووە، بەڵام لە عینی وەختیان لەگەڵ نەقاباتی عامی سۆڤێتیە یەک بووە. توانیەتی ئەو دوو شتە یەک بکە. وەکو ئەمەی کە ئێستا لەم ئەخیرا حیزبی شوێعی کوردستانی دروستکرا، حیزبی شوێعی کوردستانی دروستکرا
ئیسیجابە و بەدەنگەوە چوونی ئەوە بوو کە وەزعەیەک لە کوردستانە هاتوۆتە پێشەوە پێویستی ئەوەیە کە کوردستان ئێمە وەکو کوتلەیەکی بەرەو سەربەخۆی چووی تەماشا بکەین یا ئەوە بێ هەدەفەکە لەبەر ئەوە حزبی شوێنی کوردستانی دروست کرد. طبعا کەسانی هەبوون لە پێشانیش حزبی شوێنی کوردستانیان نویست کەسانی حزبی شوێنیان بەجێهێشت لەبەرەوە کایان نویست حزبی شوێنی کوردستانی بێ و حزب موافقەتی ناکرد بەڵام لە پاشا دووسی کرد ئیساش مانای وانە حزبی شوێنی کوردستانی و عێراقی ژیانێک کە مۆتەمەری عێراقیە بێ کوردستانیە چێت کە عێراقیە چێ کوردستان چێ بەڵام هەیەکی تەنزیمی خۆی هەیە لەبەر ئەوە توانیوێتی ئەوەندەی کە ئیدراکی مەسەلەکەی کرد بێ تطبیقی ئەو ئەهدافانە بکات. بڵێ کرێکارانی جیهانی یەگرن ئەمە یەکێکە لەو دروشمە سەرشانەی حیزبی شوێعی کە بەردەما بانگەشەی بۆ کردووە. بەڵێ هەڵبەتی هەموو حیزبی شوێعیەک هی دنیای سوسیالیزم کە پشتیمانی کردنە لە چینی پرۆلیتار لە چینی کرێکار لە طبقەی خوارەوە. قسەکە ئەمەیە کە چەپەکان هەمیشە دروشمی یەکبوون و یەگرتن یەکێک بۆ لە مانیفستێکی سەرەکی بۆ یەکێک بۆ لە دروشمە سەرەکیەکانیان کەچی لە دوجارە شوێعێت بوو بە ڕەمزی ئینشقاق و دابڕان و جیابوونەوە و باڵباڵێن ئەوە دوو مەوزوعی جیان. بەڵێ پرسیارەکە ئەمەیە چەندین کەسایەتی دیار سەرکردایەتی ناو حیزبی شوێعی وەکو کەسایەتی وەکو بەهادین نووری وەکو عەزیز محەممەد وەکو کەریم ئەحمەد جیابوونەوە و باڵی جاجیا و ئینشقاقاتی حیزبی دروست بوو لە کاتێکا دروشمی شوێعێت یەگرتن و یەکبوونە بۆچی؟ من تەسەوەرەکەم ئەم دوو مەوزوعە گیانەیەک داگە وەڵەن بە بۆ تەسەیە بڵێن یعنی بەهادین کە جیابەوە وەکو خۆی لە مقابلەکەیە دەریخست ئەسبابی هەبوو جیابووە و تەنزیمێکی سەربەخۆی دروست کرد و ئیستا خۆشە لە گۆژان ئەڵێ ئەفکاری شیوعیم هەیە بەڵام ناڵێ من لە حیزبی شیوعیە لە حیزبی شیوعی ژانیە بەڵام عەزیز محەممەد و کەریم ئەحمەد ئەوانە جیانە بوونەتەوە لە حیزبی شیوعی. حیزبی شیوعی کوردستانی پێک هاتووە کە هەموو شیوعیەکانی کوردستانێک لێ و ئەوانیش بەو مەفهومە گیانین لە عێراق کە ناوکۆک بن لەگەڵیەکە ئەوەیە فقط ئەوەی کە تۆ ئێڵێ خەڵق جیابێتەوە لەبەر اختلافی ئەفکاریانە مەسا ئەو کەسانی لە بەعزێ قەزایەشە دیژنێ لە هەموو شوێنەکە بی و باوەکان جیابێ زۆر کەس لە حیزبی شوێعی بەجێشتۆ و ئەڵێ من هەر باوەڕم بە ئیشتراکیەتەیە باوەڕم بە یەکی کرێکارانی جیهان یەک بگرن هەر هەیە و ڕاستیشەکە ئەوە من لام وای دوو مەوزوعی گیانەیەک. بڵێ مامۆستا زۆرینەی ڕۆشنبیر و خوێنەوارەکانی کورد کە ڕوتی شوێعیان هەڵبژارد بوو بە پێچەوانەی ڕۆشنبیر و خوێنەوارەکانی عەرەبەوە بۆ هیچ کارێکی ئەوتویان لەسەر گەیاندنی فکری مارکسی لێنینی نەکرد بۆ نێو کۆمەلگای کوردی یا هیچ نەبێ بۆ کەمترین کتێبیان وەرنەجێڕا لەو مەجالەیە. تۆ برادەی عەزیز ئەبێ ئەوە بزانیت جای ئەوڵان سەقافەتی شیوعی لەگەڵ وجودی حیزبی شیوعیشە لەگەڵ قووەتیشە لە عێراقا ئەو سەقافەتە شیوعیە نە ئەو وەختە و نە ئێستاش ئەوە نەبووە کە بەقەدەر پێویست لە مەسەلەی شیوعیە تێ بگەن یعنی زۆر کتێبی شیوعیەیە هەر نەکراوە بە عەرەبی چرا بکرێ بە کوردیش خۆ گەلێ زۆرتر لەوە کتێب نەکراوە بە کوردی تەنها کەمێک کتێب و شت کراوە بە کوردی کە زۆر مەسائلێکی بچکۆرە و قەزایە ئەمە نەقسە نەیانتوانیوە فقط مەوزوعەکەەوە بووە تۆ ئەوەش لە بەرچاو بێ دائیمەن ئەم وڵاتە بۆ لێژێ حکمی ئەرهابا بووە ئیسا من لە خەیاڵم دێ لە جەریدەی ئازادی ئیشمەکرد حیزبی شیوعی لە 59 تەقریرێکی دەکرد دوای ئەوەی کە عەبدولکەریم قاسم ئەو خطابێکی دا ضدی حەوادیسی کەرکووک و شوێنەکانی ناو فەوزەوی و جەرایدی کۆنەپەرست و ئەمانە هەموو بە شوێنەکانە نەوت فەوزەوی و تا زمانێکی زۆری شەرپیان نەوتن فەوزەوی عەبدولکەریم خۆی شەیوت لەگەڵ حیزبی شیوعی ضدی عەبدولکەریم قاسم نەبوو لەو وەختا حیزب تەقریرێکی تەقدیم کرد ئەم تەقریرە نەقدێکی زاتی بوو بۆ خۆی حیزب نەقدی زاتی خۆی کرد کە لەو فترەی ئەواکە کۆنەپەرستەکان پێڵێن مەدی سوور لێشاوی سوور لەو فترەی لێشاوی سوورە بەعزێک پێشێلکران و دەستدێشکردن بۆ حقوقی غێ و ئەمانەکراوە نەقدی زاتی خۆی کرد ئەم نەقدە زۆر کەس پێی ناخۆش بوو زۆر کەسیش بەلایەوە باش بوو ئەم نەقدە ئێمە کردمان بە کوردی و لە ئازادیان من و ئەحمەد حامید و دکتۆر عیزەدین ئەم سیانە کردومانە بە کوردی و لە ئازادیا بڵاو بۆ لە عەدەدێکی تایبەتی ئازادیە لە پاشا کردیشمان بە کتێب ملاحظەکەی کەژی ئیستیخباراتی عەسکەری کتێبەکەی مسادەرە کرد
کەنەوە نەقدی خۆیەکات يعني بقى توبو غاكي غاصدك ولا قال عبد الكريم منسجم تيج به لقال واو شون كي قنان بو استخباراتي عسكري عراقي نيبي يستحق بهيش حالك حزب شوي لما يدانا بيكتب كان مصادرة كان باوك تاخذ نسخي كاي الدنيا غنى يسال نسخي بكلاي من هي من بود على زي دكيش ما كنت تصحيح يكتبها كما كان نسخة لا يقوم قلدايو كشي أولا هنانيش بغيت السيخ وكتب جال بقى أول مجالي بلاو كنا يكتب وش الزول كم بوا مثقف كم بوا أول بزانة مثلا يصير حزب تولي يعني كوما يكتب كتابي ماكسي كدوا فارسي ماركس وإنجلس ولينين وستالين وغيره ومانا كدويتي ظرفي ملائم تيان بوا يا زوريان لدروا بون مثقفين تواني أنا وكتاب أنا كان فارسي وبلاوي كانوا كشي حزب شوي العراقي واني يعني يا ماش تاز حدك يزور بوا مصادري فكري شوي اعتماد على أساس سوريا ولبنان بوا اللي بي أكرابا كردي تاريخ الحزب الشيوعي السوفيتي يا مثلا كتاب كان ماركس ولينين وستالين وأمانة كراون بكردي لا خالد بغداش وغيره وأمانة كدوانا العراق كم تربوا بيزقا ونبوني مثقف حتى أنا وقت هذا الشخص يجيوكو عامر عبد الله وكم من تيب جيش تمام ديارتين مثقفة لحزب الشيوعية كشي لو أخيرا كتابك درك الدوا بس هو كان نظامي اشتراكي بوكوخا كتابك يمنع كتابك زوج عايشة ده باشا يا هاوك يا برادر تو أو بالصالة لدروي أم بيش أنا كموضوعي أما بيتا بيجوي الاتحاد السوفيتي بروخه بيجوي غورباتشوف بيتا بيجو خروشوف بيتا بيجو كمان مجموعة إجراءات يعني كان مساعدة أو غورانا نيكد بو كتابك داننا أفضليتي أو كأي ولا بيش خلقات يا جيشن تا عالمي كي زور نيوت أو نيوت أبيش تاخر كسيبو كواتا كم ترخمي لقاني فكري ماركسي لينيا لإيو نبوك أديب ونسران أو ديك دوخي سياسي أو كات زمين أساس ذاتيش ظروفي ذاتي وموضوعي وكو أعلان ظروفي ذاتي أخويا المثقفي وأنا بو يعني كان بو حزب الشيوعي العراقي روسي بزانت ممكن فهد شان صال موسكو بو روسي زاني به ما نبي سوى كتابي لروسيا وترجمة كدبه كساني تنبون يعني دوسي مثقفة بون زكي خيري وعامر عبد الله وأوانو بعض مثقفي ديمقراطيش وكو سيماكي عسكري هذا حزب الشيوعي أنا بون بلام لقال يابون كتابا ترجمة كدوبة عربية يعني نقرأه أما نقصي خوش معنا يعني حزب خوي كادري وباشي نبوه وظروفك بشي زوري ملائم نبو يعني أيام همو صالة دو صالي ديمقراطية عبد الكريم قاسم هيا بدا اسمعنا بلا كتابي كي تشاو كراوة أي شو مثالي كي كعزم قلت فاروق ملا مصطفى إيشك بلو كساني لا ينقروا انتماء بو حزب شيوعي هبو يشي بولا بانك شكراني حزب شيوعي لدو أجارة بو بسرمايا داري شي قورو بزنسماني شي قورة بيدوايا أو بياوا چەند ڕازگۆ بوو بێ لەگەڵ دروشمەکانی ئەو کاتی حیزبی شوێعی و ئێستای سەرمایەی خۆیە من لام وایە جارێ ئەو وەختە غاز بووە لەگەڵ دروشمەکانی خۆیە چونکی هیچ مبەرڕەیەک نییە بڵێن فاروق هاتووە لەناو حیزبی شوێعیەوە هەدەفێکی تریە بووە يعني بنياميش هتاوك بدليل كي بدا سوي نعم بالنسبة كاك فاروق بالنسبة هيك كاسيكو ناتواني بلي فرانكس بويش واحد حزب الشيوعية سرماية داري بخيوكا يا تخريبات أما دائما من بلاي منه قناعتي مطلقة ما يبغى حتى لحزب الشيوعية بودل صوت حزب الشيوعي أما يك لباس أنا لنا حزب اختلافاتي وجه نظر بيابو عزيز حاج قيادة انشقاقي كده بصدي حزب الشيوعي بصدي قيادة حزب الشيوعي وزوري خلق شيء لقل شو مقصد شو أبو انتقاد يوية كده بوي أمل زمان عبد الكريم أمان تواني حكم بقلينا دس أو تنظيمات عسكرية إيمان وابو تنظيمات جماعية إيمان وابو بوانا ما قد انتقاد أو وضعها كتانا كد وأويكها وغباش باسي كده بتي خطي آب من غلط امتها أو خطي آب إيشاك قريتي كده بس عالمها شونكي عبد السلام وعبد الناصور وانيبا دوسكري اشتراكية دهنا لمولاطها كذاك هو فغي بس غاسية وانية لا فاروق لقى وين شقاقة وي لقيادة وين شقاقة ولا قال مجموعة برادريتك أو انشقاقة أو تنظيم أنا زعما إسا لناحية شكلية وكسي معه يعني وكو تنظيم يعني معه
بەڵام من لەو قەنەعەتان فاروق ئێستاش ڕۆحێکی شیوعیانەی تایە. فاروق خزمەتی قەزەی وەتەنیەکە بە ئوسلوبی خۆی وەکو سەرمایەدارێک. جارە ئەوەڵەن گەشەدان بە سەرمایەداری نیشتمانی فاروق بیکە یا هەر کەسی تر بیکە من بەلامەوە لە جەوهرە خزمەتە بە ئەهدافی حزبی شیوعی. توی حزبی شیوعی ئەوێ وڵات پێش بکەوێ، ئەوێ چینی کارەکار پێش بکەوێ، ئەوێ میلەت بژی ئەو هی نەبێ چەند سەد عائیلە لەسەر حسابی معمەلەکانی ئەو مەشایعەکانی ئەو ئەژی ئەمە لەگەڵ ئەهدافی حزبی شیوعی زۆر گونجاوە. مساعدەی برادرانی شیوعیەکە نازانم مساعدەی حزب خۆیەکایانە من ئاگام لەو تەفسیلاتەی نییە و نەمودیری حساباتی کاک فاروقم نەئاگام لە ئەمانەتێتی، بەڵام وەکو وەجێکی عەلەنی سەرمایەداری لە کوردستانە کاک فاروق بینم لام وایە کاک فاروق لەبەرەی میلەتەوەیە و بەجددیش لەبەرەی میلەتەوەیە. پەیوەندیتان چۆنە مامۆستا؟ دۆستین زۆر. ئەمە لە بەشەوە نییە کە دۆستین. من کەسێ دۆستیشم نەبێ هەوا دامیزە برادەری دوێنێ هاتووەیەگە باسی برادەرێکی کرد کە ئیسە سەرەتانی لە دەمیا گرتووە. ئەمە مەوقفێکی خراپی بەرابەر بە من نوان لە قەزەیەکە لە خەباتە مەقالەی لە عەلەیە من نووسی و من ڕەدیشم نووسینەوە بەڵام بڵاوم نەکردەوە فەقە وەڵی گریان بووی بەڕاستی پێم ناخۆش خاڵبژین یعنی سەداقەت جیایە ئەفکار جیایە من و تۆ لە زۆر بی و باوەڕە جیان لە یەک بەڵام دۆستین عربە لە لا یفسد للود قضیە قەزیی دۆسایەتی تێک نادا ئەگەر کابرا بوو بە دوژمنی میلەت ئەوەی کە منیش مەجبورم وەکو میلەت زدی ئەو بم بەڵام بە ئوسلوبێکی تایبەتی خۆ. بەڵێ مامۆستا گیان ئەگەر بچینە سەر تەوەریشی جیاواز لە حیزبی شیوعی کە ئەویش بەدەر لە ڕەهەندە سیاسیەکەی لە بوعدی فکریەوە لە ڕەهەندی فکریەوە حیزبی شیوعی وەک حیزبێکی مارکسی لێنینی چۆن ئەتوانێت لە هەلومەرجێکی وەک عێراق و کوردستانە گەشە بکات کە خاوەنی کۆمەلگایەکی مێلدارە بە ئاین مێلدارە بە خێڵایەتی پێدوانیە ئەم دۆخە جیاوازە بەریەکەوتن لەگەڵ فکری حیزبی شیوعی و ئایدیای شیوعیەتە دروستەکات؟ ئەوەڵەن دیارە با یەک نقطەی بسکۆرە پێ بڵێم ئێستا حیزبی شیوعی بەخۆی ناڵە مارکسی لێنینی چونکی دەمێکە یعنی ئەو فکرە لابراوە کە بڵێ لێنینی چونکی یەکێ لە ئوسەسی لێنینی دیکتاتۆری پرۆلیتاریایە یەکێ لە ئوسەسی لێنینی دروستکردنی ئیشتراکیەتە لە تاقەیەک وڵاتە ئەوانە ئێستا تاریخ خستنێ دوای خۆیەوە ئێستا باوەڕ ناکەم لە هیچ حیزبێکی شیوعیە مەگە زۆر متەشەدیدی بێ بڵێت من ئەمەوێت دیکتاتۆریەتی پرۆلیتاریا دروستکەم. مرحلەی دنیا گەیشتوتەوە دیموکراتیەتی میلەت دیموکراتیەتی پرۆلیتاریا هەرچەند هەر وەکو پێشتری ژوتم هەر جانیبێکی دیکتاتۆریەتی تیامێنێ بەڵام دیکتاتۆریەتی زۆر ئارامە زۆری تیانە عنفیتیانە بەڵام هەموو نظامێک جانیبێکی دیموکراتیە و جانیبێکی دیکتاتۆری دیموکراتیە بۆ تەباقەکەی خۆی بۆ جەماعەتی خۆی دیکتاتۆریە بۆ جەماعەتی تر ئەوە ناتوانێ بڵێ یعنی ئێستا حیزبی شیوعی ناتوانێت دیفاع لە مەساڵحی دەرەبەگێ بکە بەڵام ناژێ دەرەبەیە بۆ کوژێت فارسکە حکمی بەدەسە بوو بیکوژەشی تۆ دەرەبەیت بەڵێ ممکنە ئەگەر دەرەبەکە فەلاحێکی کوشت وەکو قاتیل ئەگەر شیوعیش بیارەی کوژێت ئەبێ بیکوژێت ئەوە بیخەینە لاوە و نەتوانێت تەمعەن نەتوانێت لەگەڵ ئەفکاری خۆیان بگونجێ جاگە ئەوەڵەن ئیستا مەسئلەی خێڵایەتی هەرچەند بەگەشی دیارە لە بەرچاوی خەڵقا بەڵام ئێستا ئەگەر تەتەبوری مجتەمەعات مەشاغی خێڵایەتی زۆر کەمتر بووەتەوە لە جاران لەگەڵەوە حیزبی شیوعی لە 70 ساڵ لەمەوە پێشەوە هاتوو بۆ ئەوەیەت کە ئەو خێڵایەتیە لابە جا چەندی پێک لێ خەڵق پێ بگەێنێ بەوە کە واز لە خێڵایەتی وێنن ئەمە لەسەر زووفەکە کەوتووە. سوالەکە شتێکی مابوو بەڵێ مەیلی ئاینی لە کۆمەلگای کوردیە چەند لەگەڵ فکری شوێعێتە بەریەکەکەون چەند شوێعێ دەتوانێت لە ئاواژینگەیەکە گەشە بکە. من تەسەوڕەکەم یعنی ئاین مەوزوعەکە و شیوعیەت مەوزوعەکە حزبی شیوعی محتەمەلە لە ناحەی فەلسەفیەوە لەگەڵ ئاینە یەک نەکەوێت بەڵام لە هیچ وڵاتێکی وەکو عێراقا حتى لا موعد ممكن نازل برنامج حزب الشيوعي بريطاني شونه يعني أول هم نقطة شعارية وكبشة بقجي آين مسألة قناعاتي شخصية أجدتو نتبع آين خراب بكار بيني بزدي مصالح المجتمع بزدي مصالح الشيني كريكار توزدي آينيت حزب الشيوعي السوداني بيستومة من أمام نخوان دوتو بلام لنا الشيوعي كان بيستومة كنزي مركزي كو أبو بانيا نداشو المونيش
ئەوە حزبی شیوعی سوودانی کە حزبێکی کۆنیشە حزبێکە شەهیدیشی داوە حزبێکە ئیستەش دەمایەتی لە سوودانە باشە لەبەر ئەوە مهمەی ئێمە ئەمە نییە کە بچین بەگژی ئاینە ئەچین بەگژی ئەوانە کە بەگژی ئایناچن چونکی ئێمەی پێ بناوەکەن لەخۆڕایی ئێمە هەر کەسێک دیندارە بۆ خۆی دیندارە وەزان مەقولەیەکی مارکس هەیە ئەڵێ ئێمە بۆ تەغی دەبیم نییە عەلا کول حاڵ نەیگەڕمەوە چونکی بەغەڵەت نەیگەڕمەوە باشترە بەڵێ مامۆستا گیان تۆ وتت شوێعیەت لەگەڵ دیکتاتۆرێتی پرۆلیتاریا نایەتەوە ئێستا نە مایلە بە دیموکراتیەت مایلە بە دیموکراتیەت ئەوێت بە دیموکراتیەت ئیشتراکیە دروستکە لە ڕێگای دەنگدانەوە لە ڕێگای سندوقی انتخاباتەوە ئێمە ئەبێت تێبکۆشین بۆ ئەوە جەماهیر هەرچەند درێژی ئەوێ زۆری بێ بەڵام ئەمە پتەوتەکە تۆ ئەتوانی بە کوتەک لە زەرفێکە بە کوتەک بتوانانی سێدەگە بکەی بەسەر مجتەمەعەکە و خەڵکەکە بە زۆر بینی سەود بۆ تۆ بڵێن وەکو سەدام حوسێنی هێنانەوە و نۆر لە سەی خەڵک دەنگی بۆوەدا بەڵام ئەمە هیچ ئەساسێت دروست ناکە ئەساس ئەوەیە مامۆستاگیان ببوورە بیرت نەچێت دیموکراتیەت خۆی بۆ خۆی یەکی لە بنەماسەرێکیەکانی ئیشکردن لەسەر بازاری ئازاد بازاری ئازادیش سەرمایە دروستەکە ئەو کات چۆن شوێعیت لەگەڵ بازاری ئازادی گونجین تا قەناعەت تا مجتەمع تەقویت پێکەین ئەتوانین جارێ ئەوەڵەن ئەمە من اقتصادی نیم تا ئەم مینانە بەڵام حەلی ئەمانەکە مەسەڵەن ئەتوانرێ بکرێ بە قەتاعی مختلف قەتاعی مختلف حکوومەتیش یا مشتەرێک بێ سەرمایهداریش یا مشتەرێک بێ ئەمە لەلایەکەوە جانیبێکی ئیشتراکی دروستەکە لایەکی ترەوە ئەو قەتاعی مختلفە وەزعێکی وایە نەتە پێشەوە کە سەرمایهدار نەتوانێت زۆر خەڵک بچەوسێنێتەوە وەردە بەتە دو پرسیارم لە جەنابەت ئەگەر لە دەخەونیوێکە وەڵام بیتەوە یا دوو دەخە مەمنونە بم تۆ ئایندە و دوا ڕۆژی حیزبی شوێعی چۆن بینیتەوە شوێعی و چەپەکان چۆن بینیتەوە لە کورسانە پێ دوایە ئەوانەتوان ئایندە ببەنەوە من تەسەوڵەکەم ئەبێ ئایندە ببەنەوە و من تەسەوڵەکەم گەشی شەبنەوە و ئەمەی کە ئیستا هەیە شتێکی زاهیرەیەکی دائیمی نییە زاهیرەیەکی ناتەبیعیە بۆ چونکی لەگەڵ تەبیعەتی شەبە ناگونجێ ئەوە ئیستایی بینی تۆ هەر لە کوردستانە کە نمونەیەکی زۆر باشە بۆ پێشکەوتن لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە ئەبینی ئەو خەڵخە شەکوات لە دەستی ئەوەکە ئاوی نییە کارەبای نییە ڕێگەی نییە ئەمە ئەگەر کادرەکانی حزبی شیوعی ئەوانەی کە ئیشەکەن لە حیزبە مربوط بن بە تێکۆشانەوە نەک مربوط بن بە تەنها ئینتیمایەکی ڕسمیەوە تێبکۆشن خەڵ تێبگەێنن خەڵک بریاکەنەوە بۆن داوای ڕێگا بکەن داوای مەکتەب بکەن داوای جێگا بکەن داوای باسی حتا تەمەڵیەکە تەمەڵەکانە یانوی جێگەیان نییە نەخۆشەکان عفو تەمەڵە نەخۆشەکان لە تەلەڤیزیۆنەیەکە باسی وازم تەلەڤیزیۆن ئێوەش بوو باسییان نەکرد کە جێگەیان نییە بۆ پەککەوتەکان ئەمە مشکلەیەکە لە مشکلەکانی مجتەمەعاتە مشکلێکی بچکۆڵێ حزبی شیوعی ئەبێ کادری حزبی شیوعی ئیستیغلالی مشکلەکانی مجتەمەع بکە نەک بە دافعێکی ئیمتیازی بۆ ئەوەکەنەوە ڕێ بە جێپێ بە حکوومەت یا بە حزبێکی تر لێژەکە ئەبێ تەعاون لەگەڵ بکە من لەو باوەڕام حزبی شیوعی لە هەرچی سەرکەوتنێکە پارتی دەستی کەوتووە یەکێتی دەستی پێکەوتووە گۆڕان دەستی بخە لە هەر کەسێکە لە هەموویان بەشداری هەیە مامۆستاگیان زۆر سپاس مادومان کردی ببوورە مادومان کردی مامۆستاگیان بیرانی بەڕێز کاتی بەرنامەکە کۆتایی پێهات تا بەیگەشتنەوەی کتێبە خواتانە سپێرین خواتان لەگەڵ